بەرکەوتوانی بردومانی کیمیایی هەڵەبجە داوا دەکەن هەر کات لە هەرێمی کوردستان ڤاکسینی دژەپەتای کۆرۆنا بەردەست بوو لە وەرگرتنی ڤاکسینەکەدا ئەولەویەت بە ئەوان بدرێت بۆ پێی ئەوان زیاتر لە کەسانی دیکە کێشەی سیەکان و ناسەدانیانەیە و بە بچووکترین پەتای وەرزی ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. داواکارم ئەو ڤاکسینە کە هات ئێمە یەکەم کەس بین سوودمەند بین لێ وەکو ڤاکسینەکەی کە هێنایان بۆ نەخۆشیە وەرزیەکان یەکەم کەس تەلەفۆنیان بۆ ئێمە کرد. بەڵێ ئێمە 32 ساڵەوە 32 بۆ 33 ساڵەوە ئێمە ئەوە زمانە داواکارین ئەبێت یەکەم کەس یەکەم هەدەفیان یەکەم بەرنامەیان بەرکەوتوانی چەکی کیمیایی بێت. ماوەی 4 مانگا کۆمەڵەی قوربانیانی کیمیاباران لە ڕێگەی یاداشتێکەوە داوای کردووە ڕەچاوی دۆخی تەندروستی ناجێگیری بەرکەوتوانی کیمیاوی بکرێت و یەکەم کەس ڤاکسین بۆ ئەوان بەکاربهێنرێت. یاداشتەکەشیان ئاڕاستەی چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوخۆیی کردووە بەڵام تا ئێستا وەڵامێکی دڵخۆشکەریان لەلایەن حکوومەتەوە پێ نەگەیشتووە. ئەو ڤایرۆسەی کە سەری هەڵداوە ئاسانتر بریندارەکان بەداخەوە ئەبنە قوربانی دووبارە بۆیە داوامان کرد ئەولەویەت بدرێ بە بریندارانی کیمیاباران لە کاتی پەیداکردنی ڤاکسین بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان و ئەو یاداشتەمان داوەتە لایەنە فەرمیەکان و چاوەڕێ ئەوەکەین لە کات و ساتی پەیداکردنی ئەو ڤاکسینە هەوڵێکی جدی بدرێ بۆ سەرجەم برینداران لە هەرێمی کوردستان. بەوتەی بەڕێوەبەری شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە وەزارەتەکان لەگەڵ وەزارەتی تەندروستی لە پەیوەندی بەردەوامدایە تاکو بریندارانی چەکی کیمیاوی یەکەم کەس بن ڤاکسینی کۆرۆنا وەربگرن. بە دڵنیاییەوە کە شتێک لە بواری چارەسەرایە کە حاڵەتێکی نەخوازرا و ڕوئەیاوکو کۆرۆنا ئەبێت بەرکەوتوانی چەکی کیمیایی پێش هەموو کەسێک چارەسەر وەربگرن بۆیە داواکاریەکە داواکاریمان زۆرە بەڵام داواکاری ئانیمە کە بە پەلەیە بە دڵنیایی ئەو ڤاکسینە ئەگەر بگاتە هەڵەبجە بێ پێش هەموو کەسێ لانیکەم ئەوانی کە بەرکەوتن و وەزعیان بە داتا لە بەڕێبەرایەتی تەندروستی هەڵەبجە هەیە ئەبێ ئەوانەی کە زۆر حاڵیان ینی باش نییە تەندروستیان خراپە پێش هەموو کەسی ئەوان چارەسەر بکرێ. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە بووە سەرباری پەتاوەرزیەکانی دیکە مەترسی سەرژیانی بەرکەوتوانی بردومانی کیمیایی هەڵەبجەی زیاتر کرد. ئەوان بۆی یاسەواری چەکی کیمیاوی لەسەر جەستە و سەزبوونی کۆندامیە ناسەیانەوە داوا دەکەن تایبەتمەندیان پێ بدرێ و سەرەتا ڤاکسینی کۆرۆنا بۆ ئەوان بەکار بهێنرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.